چەکانی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لە کوردستان بە سوپاسەوە لە کەلارە و ڕاستەخۆ بەڕێز زیاد فایق ئەندامی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لە کوردستانمان لەگەڵایە. کاک زیاد بەیانیت باش. زۆر سپاس. کاک زیاد با سەرەتا لەوە دەست پێ بکەین، ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لە کوردستان کەی دامەزراوە؟ بەڵێ ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لە سەرەتای نەوەتەکان دەقیقەن لە ساڵی 1995 دامەزراوە. بەڵێ بە شێوەیەکی گشتی کاک زیاد کار و چالاکیەکانی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لە کوردستان چی هەڵبەت من دواتر چەند پرسیارێکی کەشمەیە سەبارەت بە کار و چالاکیەکان. ئێمە لە گەرمیان خۆی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی کە هەر لە سەرەتاوە کە دامەزراوە تاوەکو ئێستا زۆر فۆکسی لەسەر گەرمیانە، زۆربەی کار و چالاکانی لە گەرمیانە ئەنجامەدات. ئەتوانم بێژم تایبەت بۆ گەرمیان دروستکراوە. ئەوش دەلایەن مامپۆڵا و خاتوکاری نوشان هاوڕێکی تریانەوە دامەزراوە، زۆر گرنگی بە گەرمیانەدەن. ئێمە لە سەرەتا لە بواری ئەنفالە زۆر ئیش و کاری هەبووە، دواتر بە پێی ساڵ بە پێی پێویستی گەرمیان کار و چالاکانمان نەگۆڕن. ئێستا لە لەم وەرزی ئیشکردنمان کە ئەوە 3 مانگی ماوە ئینشاڵڵا لە ساڵی داهاتوو چینە و وەرزی نوێی کارکردنەوە بە تایبەت لەسەر 4 تەوەر ئیشەکەین: جێندەر یان پرسی ژنان و هەروەها هەلی کار، ڕەخساندنی هەلی کار بۆ گەنجان، کارکردن لە بواری ژینگە و هەروەها میدیا. ئەمە جگە لەوەی کە ئەنفال بە بەردەوامی لە ساڵی دامەزراتنی و تاوەکو ئێستا لە پرسی ئەنفالە بە بەردەوامی کار و چالاکی هەیە. بەڵێ کەواتە کاک زیاد تا ئێستاش هاوکاری کەسوکاری ئەنفالکراوانەکەن لە گەرمیان بە شێوەیەکی گشتی؟ هەر لە ساڵی دامەزراندنیەوە ئەو کاتی کە سەرەتای نەوەتەکان زۆر کاریگەری پرۆسی ئەنفال لەسەر گەرمیان هەبوو، لەو کاتەوە لەلایەن دەستەی دامەزرێنەری هاوکاری ئەڵمانیەوە بە تایبەت مامپۆڵا و خاتوکارین گرنگیکی تایبەتی هەبووە لایەن ئەم پرسە. لەو کاتەوە هەتاوەکو ئێستا بەبێ دابڕان ئیش لەسەر ئەو پرۆسەیە کرێت. بۆیە ئەتوانم بێژم ئێستا چەند پرۆژەیەکمان هەیە بۆ ئەو پرسە بە بەردەوامی کاری تیاکەین. بەڵێ کاک زیاد هەر لەسەر ئەم پرسا وەستین، تا چەند لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی حکوومەت هاوکارتان بوون لە هاوکاریکردنی کەسوکاری ئەنفالکراوان بە شێوەیەکی گشتی؟ لە ئێستا ئێمە کە کار و چالاکانمان زۆرن لە گەرمیانە، ینی هەموو خەڵکی گەرمیان شایەتیەوەمان بۆ دەد. ئێمە لە باوەنور و هەتاوەکو دیالەیش تەختیاکەین زۆر باشن، ینی هەموو ئەو شتانی کە پێکەوەیکەین یاخود وا پێویستەکە هەماهەنگی لە بینمانە هەبێ باشن، ینی هەماهەنگێکی زۆر باش لە بینمانە هەیە. ئێمە ئێستا حاڵی حاضر بۆ نمونە خەریکی چاکردنی باخچەکانی، ئەمە بێگومان بەبێ هەماهەنگی شارەوانەکان ناکرێت. ئەوان مەسەڵەن ئەو ئیشانی لەسەر ئێمە وەکو خۆی جێبەجێەکەین، ئەوەشی لەسەر ئەوانش دیسان وەکو خۆی جێبەجێەکەین. بۆیە ئەتوانم بێژم پەیوەندیمان یاخود هەماهەنگی حکوومەتی خۆجیەی گەرمیان زۆر باشە لەگەڵمان. زۆر سوپاسیانەکەین. باشە کاک زیاد باس لە باخچەکان کرد، بە شێوەیەکی گشتی لە بواری ژینگە لە هەرێمی کوردستان چیتان کردووە و بە تایبەتیش لە سنووری ئیدارەی گەرمیان؟ ئێمە ژینگە بۆ خۆ دەزانێت ئێستا پرسێکی جیهانیە، ڕێکخراوە جیهانیەکان زۆر گرنگی پێدەن. لەناو ئەو ڕێکخراوانەشە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی پرۆژەی تایبەتی هەیە بۆی ئێمە بە چەند شێوازێک ئیش لە ژینگاکەین. یەک لەوانە بۆ نمونە ئەنجامدانی کۆڕ و سیمینار لە ناوەندەکانی خوێندن و لە شوێنە گشتیەکان، مەسەڵەن ئەو شوێنانی کەوا پێویستەکات سیمیناریان بۆ ئەنجام بدەین، چ وەرکشۆپێت چ کۆڕ و سیمینار و هەر شتێکی تر بێت. بۆ نمونە ئێمە لە ڕێگەی فەندی گروپەکانەوە ئیش لە سەر ژینگاکەین، گروپی تایبەتەیە کە فەندیەکەین ئیش لەسەر باڵندە کیوێکانەکەن لە گەرمیانە، ئیش لەسەر پاراستنی باڵندە کیوێکانەکەن و هەروەها هەڵمەتی ژینگەیمان بە بەردەوامی هەیە. ئەمە جگە لەوەی کە ئێستا کار لەسەر باخچەکانێک وەکوتم، ئێستا حاڵی حاضر لە دوای ئەم چاوپێکەوتنە بەتەماین بچین لە باوەنورە باخچەیەکمان دەستنیشان کردبەوەی تەواوەتی چاکی بکەین و بکەینە شوێنێکی گونجاو بۆ خەڵک و بە تایبەتی بۆ مناڵان. لە کەلارە ئێستا لەگەڵ شارەوانیە بە هەمانگی خەریکی چاکردنی پارکێکی زۆر گەورەین، پارکێکی خێزانی یاخود بڵێم تایبەت بە ئافرەتان، چونکە بەتەماین هەندێک یاری وەرزشی تیادا بنێ بۆ خانمان. لە ڕزگاری دارستانی دەستکوردمان دروست کردووە نزیکی 15 دوێنم ئەبێت. ئەمە جگە لە شوێنانی تر بۆ من لە قوتابخانەکانە ئێمە بە بەردەوامی باخچەکانیان بۆ چاکەین. ئەمەمان لە باوەنور دەست پێ کردو و ئینشاڵڵا لە ئایندەیە دێنە شارەکانی تر. ئەوە جگە لە ئەوەی کە لە کفری
بە بەردەوامی ئەو ئیشانەمانە ینی بە بەردەوامی کار لەسەر چاکردنی باخچەکان و زیادکردنی ڕێژەی سەوزایی دەکەین. باشە کاک زیاد تا چەند گرنگە لایەنە پەیوەندیدارەکان هاوکار و هەماهەنگی ڕێکخراوە نێو دەوڵەتی و ناحکومیەکان بن لە پرسی ژینگەدا مەبەستم هەرێمی کوردستانە بەگشتی ببوورە وڵا دەنگت نایەت باش ببوورە. کاک زیاد تا چەند گرنگە لایەنە پەیوەندیدارەکان هاوکار و هەماهەنگی ڕێکخراوە ناحکومی و نێودەوڵەتیەکان بن لە پرسی ژینگەدا مەبەستم هەرێمی کوردستانە. زۆر گرنگە بەڕاستی زۆر گرنگە ینی ئێمە ئێستا بە شایدی خۆیان تاکە ڕێکخراوی نێودەوڵەتی کە بەو شێوازە بەو قۆڵیە ئیشکات ڕێکخراوی هاوکاری ئەڵمانیە بێگومان ئەگەر ئەوان هەماهەنگی باش یان نەبێت لەگەڵ ئێمەش ناچاری وەکو ڕێکخراوەکان بچینە ناوچەی دیالۆ لە شوێنەکانی تر ئیش بکەین چونکە ئێستا هەموو ڕێکخراو نێودەوڵەتەکان شوێنی چالاکی و ئەنجامدانی کار و چالاکیان گواستۆ بۆ ناوچە دابڕاوەکان تەنیا ئێمەین بەو قۆڵیە لە گەرمانە ئیشەکەین هەڵبەتە ڕێکخراوی تر هەن بەڵام وەکو ئێمە بە قوڵی بە گەورەی ئیش ناکەن مەسەرەن بجێکی زۆر لە ناوچەی گەرمیانە سەر بکەن ئێمە ئەگەر هەنگی ئەوان نەبێت ئێمەش ڕەنگە حکوومەتی ئەڵمانیش داوامە لێ بکات کە ئێرە بەجێ بەرن و بچی بۆ ناوچە دابڕاوەکان ئێمە ئێستا بۆ نمونە ئەو لادیانەی کە لە گەرمیانە کێشەی ئاویانە کێشەی نەبوونی ئاویانە یاخود بەهۆی نەبوونی ئاو و وشکە ساڵیەوە چۆڵیان کردو ئێمە سەر لە پرۆژەیەکی تایبەتە بیری ئاویان بۆ دروستەکەین مەسەرەن بیری قوڵیان بۆ لێدەین بۆی ئەو کێشیانە بۆ چارەسەر بێت و بگەڕێنەوە بۆ لادیەکان ئێمە ئەگەر هەماهەنگی ئیداری گەرمیان و بەڕێوەبەرایەتی ئاوی دەوروبەری گەرمیان نەبێت لە ئەو شتانی کە لەسەر ئەوانن بۆ ئێمەی نەکەن ئەوە بێگومان قورسە بێ بۆ ئێمە چونکە وا پێویستەکە هەندێک چالاکیە وا پێویستەکە لایەنی حکوومەتیش تیا بێت بۆ ئەوەی ئێمە بە حکوومەتی ئەڵمانیایان ئەو ڕێکخراوانەی کە فەندی ئێمەکەن بەوان بێژین کە خەڵکی گەرمیان و بە تایبەتی لایەنە حکوومیەکان هاوکار و هەماهەنگن زۆر گرنگە بەڕاستی. بەڵێ کاک زیاد من دوا پرسیارت ئاراستاکەم ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لە کوردستان تا ئێستا چی بۆ گەنجان کردووە لە سنووری ئیداری گەرمیان؟ زۆر جوانە پرۆژەی تایبەتمانێ پرۆژێکی تایبەتمانێ بە ناوی پرۆژەی گەنجان هەر بەو ناوە هەر لە کۆڕ و سمینار و وەرکشۆپ و ئێستا پرۆژەیەکمانەیە لە هەموو شارۆچکان ئەو گەنجانەی کە چالاکن ئەو گەنجانە چالاکوانەکان کۆکەینەوە لە وەرکشۆپێکی تایبەتە هەوڵەدەین کە بیانکەینە گروپێک یاخود ڕێکخراوێکی تایبەت و بتوانن داکۆکی لە شار و شارۆچکانی خۆیان بکەن. ئێمە پرۆژەی تایبەتمانەیە لە شار و شارۆچەکان خولی پیشەیان بۆکەین و دواتر ئەچنە سەر ئیشی خۆیان لە ڕێگەی ئەو خولی پیشێنەتانە تاواکۆ چنە سەر ئیش ئێمە چاودێریانەکەین. ئێمە ساڵانە دیدارمان هەیە بۆ لە کفری دیداری هونەری و ئاشتیمانە بۆمە تایبەتە بە توانای گەنجان ئێمە ڕێکخراو ئێمە فستیڤاڵی ئەدەبیمانێ لە زانکۆکان یان پشگیری پرۆژە تایبەتەکانی گەنجانەکەین هەر شتێک بچێتە قاڵبی پشگیری گەنجانەوە ئێمە بەبێ ئەتوانم بێژم بەبێ بیرکردنەوە بەبێ مناقەشەکردن هەوڵمان داوە کە ئیشەکان بۆ جێبەجێ بکەین. بەڵێ بەڕێز زیاد فایق ئەندامی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لە کوردستان سوپاس کە ڕاستەوخۆ لە کەلارەوە لەگەڵمان بووی سەرکەوتوو بن.